باڵێ کاکارزان سڵاو لێەوە لا بینەرانی کەناڵ لە ئاسمانی پەیام جارم لێ سەکەوتم لە نەخۆشخانی فاروقی تایبەت بڕیار وایە پاشە خولێکێکی دیکە ئەحمەدیش بگاتە ئێرە ئەو بەرزتان ئاماژەتان پێکرد لە ڕۆژئاوای کوردستانەوە ئەگاتە ئێرە دیارە لە میانی ئۆپەراسیۆنەکانی سوپای تورکیایە بۆ سەر ڕۆژئاوای کوردستان بردومانی ڕۆژئاوای کوردستان کرابوو ئەم بنەماڵەیە بەرکەوتبوون تێیدا سارا قاچێکی بڕایەوە و ئێستاکە لە نوشخانەی فاروق چارەسەر وەردەگرێ وەروەها محەممەدی برای دەست بەجێ لەوەیە گیان لە دەست دەدات و ئەحمەدی براشی کە ئێستاکە چاوێکی لە دەست داوە بەڕێگاوەیە بۆ نەخۆشخانی فاروقی تایبەت و تەمەنی 10 ساڵانە و بڕیار وایە لێرە چارەسەر بکرێ دیارە سارا و ئەحمەدی برای هەردووکیان دوو نمونە بەڵگەی زیندون بۆ ئەوەی کە بیسەلمێن کە سوپای تورکیا پێشێلی یاسای جەنگی کردووە وەکە ئەزانن لە ماوەی ڕابردوودا کۆمەڵێ وێنە بڵاو بوویەوە کۆمەڵە تۆماری ڤیدیۆی بڵاو بوویەوە کە هی دەستی بردومانەکانی سوپای تورکیا بوون و ئەمانە سلمێنەری ئەوە بوون کە سوپای تورکیا پێشێلی یاسای جەنگی کردووە هەوکاتەوێ ئاماژە بۆ بکەم ئیلهام ئەحمەدیش لە کۆنگرێسی ئەمریکا وێنەی ئەم بریندارانەی بەرز کردەوە و باسی لەوە کرد کە سوپای تورکیا با بۆمبی فۆسفۆری قەدەغە کرا و بردومانی ڕۆژئاوای کوردستان ئەکات ئەوەی جێگەی باسە ئێستاکە بڵێن پاشان خولێکێکی دیکە بڕیار وایە ئەحمەدیش بگاتە ئێرە تێدا چاوێکی لە دەست داوە و سارای خوشکیش کە قاچێکی لە دەست داوە هەر بەهۆی تۆبارانەکانی سووریاوە لێرەیە و محەممەدی براشی دیارە گیانی لە دەست داوە. بەڵێ ڕاستی حەمامین پێمنێری پێم لە شاری سلێمانی و سپاس بۆ زانیاریەکانی تۆ. پاش ئەوەی لە بردومانێکی سوپای تورکیا بۆ سەر قامیشلۆی ڕۆژاوای کوردستان چاوێکی زیانی بەرکەوت بۆ وەرگرتنی چارەسەر ئەحمەد یوسف تەمەنی 10 ساڵان گەیشتە شاری سلێمانی. ئەحمەد یوسف لە کاتێکدا لەگەڵ خوشک و براکەی چاوەڕوانی هاتنی مامیان دەکرد ماڵەکان دەبێت بە ئامانجی بردومان بە هۆیەوە محەممەدی برایگیان لە دەدات و سارای خوشکێکی قاچێکی لە دەست دەدات. یوسف حسێن باوکی سارا و ئەحمەد وتی لە ئێستادا بارودۆخی تەندروستی سارا باشە و جارێ دیار نییە کە ئەحمەد بە یەکجاری چاوی لە دەست دەدات یاخود نا. والله شزيك الشعبي كتبوا مويشان شامي عملية كري وما أنيبه باش الحمد لله دو عملية شكر يعني أحمد لەگەڵ سارای خوشکیدا بریندار بوو و محەممەدی براشان شەهید بوو ئەو ئەحمەد پارچەیەک بەرچاوی کەوت و ئێستاکە دامەزراوەی مام ئەرکی چارەسەرکردنی ئەحمەد و سارایان لە ئەستۆ گرتووە دیارە ئەحمەد لە شامیش چارەسەری وەرگرت و نەشتەرگەری بۆ کرا بەڵام جارە دیار نییە ئایا نەشتەگەرێکە سەرکەوتووە بێت و توانێت دووبارە بەچای ببینێتەوە یاخود سەرکەوتوو نابێ. دیارە منداڵەکان لە ماڵەوە چاوەڕوانی هاتنی مامیانە کرد لەو کاتێکە مامیان گەشت ئەحمەد و محەممەد و سارا ڕۆشتن دەرگا لە مامیان بکەنەوە لەو کاتەدا هاوەنێک لەسەر جادەکە بوو تەقیەوە بەهۆیەوە دەست بەجێ محەممەد گیانی لە دەستدا و شەهید بوو و ساراش قاچێکی پەڕی و ئەحمەدیش چاوی زیانی بەرکەوت و ئێستاکە لەژێر چارەسەردایە دوای ئەوەی کە محەممەد گیانی لە دەستدا و سارا و ئەحمەدیش بریندار بوون هەردووکیان چەند ڕۆژێک لە سووریامانەوە و دواتر دەستگای مرۆڤی مام ئەرکی چارەسەرکردنی ئەحمەد و سارای گرتە و ئێستاکە وەتای سلێمانی بۆی کە هەردووکیان چارەسەر وەربگرن.